بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. خۆشەویستان ئازیزانی بەرنامەی شیرینچا لە کەناڵی ئاسمانی پەیام، سەلام و ڕەحمەت و بەرەکەتی خۆی گەورەتان لێبێت. جارێکتر لە بەرنامەکەمان بە ئێوەی ئازیز و خۆشەویست گەشتمەوە لە مانگی ڕەبیع الئەوەل و مانگی لەدایکبوونی پێغەمبەر صلی الله عليه وسلم. حەزمان کرد چەند ئەڵقەیەک تایبەت بکەین بە ژیانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و هەندێک لە هەڵوێست و هەندێک لە شتە گرنگەکان لە ژیانی ڕەسوول اللهە صلی الله عليه وسلم. بۆیە ضرورە ئێمە ئەم مناسبەتانە بقۆزینەوە بۆ زیاتر بە خۆداچوونەوە، زیاتر شارەزابوون لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، کۆڕ و سیمینار و وەشتانێک کە سوودمان پێ بگەێنێ و زیکر و یادی خوامان زیاتر تیا بەرجەستە بکات ئینشاء الله. خی گەورە لە قورآنی پیرۆزە فەرمێت دەربارەی شەیطان کە شەیطان دائیمە لە بۆسایە بۆ مرۆڤ. خی گەورە فەرمێت ثم لآتينهم من بين أيديهم ومن خلفهم وعن أيمانهم وعن شمائلهم ولا تجد أكثرهم شاكرين. شەیطان سوێندی خواردووە بە عیزەتی خۆی گەورە لأغوينهم أجمعين إلا عبادك منهم المخلصين. ئەی خوایە بە عیزەتی تۆ سوێنە خۆم، سەرکەشیانەکەم نەوەکانیادەم، لە باریانە بەم، ناهێڵم ئەو ئەمانەتە جوانەی کە خوا خستوێتێ سەرشانی بەرەی ئادەمی، ئەوان هەست بەو ئەمانەتە بکەن و هەڵگری ئەو ئەمانەتە بن کە کێو و شاخەکان و ئاسمانەکان نەیانتوانی هەڵی بگرن. ئاخر ئەوەی ئینسان بەرزەکاتەوە لأغوينهم أجمعين، هەموویان سەرگەردان و داماوەکەم بە گوناه و تاوان، بە کوفر، بە شیرک، بە زوڵم و ستەم، بەو شتانەی کە قیامەتیان وێران بکە، بە خواردنی حەقی خەڵک. بەڵام کێ؟ إلا عبادك منهم المخلصين، بەس بەندە مخلیسەکان کە نیەتی خوا ئەهێنن، کە بەڕاستی لەگەڵ خوایان، کە بەڕاستی خۆیان و نەفس و ماڵ و ژیان و ئەو تەمەنە جوانەی هەیەە بەخشیویانە بەخوا لە ترۆپکی جوانیە، لە ترۆپک و لە لووتکەی بەخشین و لە لووتکەی مەحەبەتی خوایی ئاژین. دەسەڵاتی ئەوانە نییە، چکە خوا ئەوانە کۆمەکیەکات، چکە شەیطان کەیت بۆ ئینسان وەکو ئاەتەکە فەرمێ لآتينهم من بين أيديهم، لە پێشمانەوەیەت، لە دواوە یەت، لە پێشمان ئەوە تا چەندەها حرەکاتی دژبەدین هەیە پیانەوترێت تەقەدمی، خۆیان ناوناوە تەقەدمی، پێشکەوتن خواست پێشەوە، ڕجعی هەیە کە بۆ دینە کۆنەکان و بۆ بتپەرستێتی و بۆ شتانێک کە بیانەوێ خەڵک لە دینی ئیسلام دوور بخەنەوە ئەچنەوە بۆ دواوە، بۆ کۆنەپەرستی. لای ڕاست ڕاستڕەوەکان هەیە و لای چەپیش چەپڕەوەکان هەیە. شەیطان لە هەموو ئەم لایەنانەوە، لە هەموو ئەم شوێنانەوە هێرش بۆ ئینسان هێنێت، بەڵام دوو ڕێگەی نییە بە هیچ جۆرێ بتوانێت زەفەر بە ئینسان بەرێت و مخلیسەکان لەم دوو ڕێگەوە خۆیان پێگەێن و وەخوای گەورە کۆمەکی و مەدەدیانەکات و مەدەدی ئیلاهیان پێگا. ئەویش فەوقی و تەحتی، نە لە ڕووی ئاسمان و نە لە ڕووی زەوی، چکە زەوی سوژدەی تیابی بۆ خۆی گەورە کە سەرخەیتە سەر زەوی و کاتێکا لە سوژدایت نزیکترین کاتت بە پەروەردگارە و کاتێکە تۆ سەری بەندایەتی و عەبدایەتی خەیتە سەر سوژدە و ئەپاڕیتەوە لە خوا. سەجەدە وەجهیە لله، وە کاتێکیش کە دەست بەرزەکەیتەوە دوعا ئەکەیتەوە پاڕێتەوە ڕوو ئاسمان. ولله المەثل الأعلى بلا تشبيه ولا تمثيل، بەڵام ئێمە بۆ فەوقی ئەپاڕینەوە لە خوای گەورە و تکا لە خوای گەورە ئەکەین. لەبەرەوە کاتێک کە ئینسان ئەگاتە ئەم قۆناغا لە دوعا و پاڕانەوە و لە سوژدە بردن،
شەیطان مەئیوسە بێ لەو کەسە. فەرمونەڵقەی ئەم چارەمان. زۆر جار ناودارەکان بەوە ئامۆژگاریەکرێن کە زۆر دەرنەکەون. ئەویش ئەگەڕێتەوە بۆ ئەو وێنە درەوشاوەیەی کە خەڵکی لە ئەندێشەیانە بۆ ئەو ناودارانە کێشاویانە. چونکە ئەگەر ڕاستیەکان دەربکەون بەو جۆرە نامێننەوە. زۆر مامەڵەکردن لەگەڵ خەڵکیە کەم و کوڕیەکان ئاشکرا دەکەن، لەبەرەوەی ئادەمیزادن و ئەوەش سروشتی مرۆڤە. زۆربەی کەسایەتیە بە ناوبانگەکان ڕایان وایە کە زۆر دەرنەکەون لەبەرەو هۆیی کە باسمان کرد، بەڵام تەنها کەسایەتیەک کە هەرچەند لێی وردبینەوە زیاتر سەرسامی گەورەیی و ڕێزیە بین، ئەویش پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم. ئەوە تا ئەهلی سوفە هەژارن، زیاتر لە 10 ساڵ تێکەڵیان بوو، لە نزیک خۆیەوە نیشتەجێی کردن، کەچی خۆشەویستی و ڕێز و گەورەیی لە ناویانە تا هات زیاترە بوو. 10,000 جەنگاوەری موسڵمان لە فەتحی مەککەیە بۆ ماوەی 1 مانگ لە خزمەتیا ژیان. سیر لەوەیە بوو بەردەوام خۆشەویستی و ڕێز و هەیبەتی لە دڵیانە هەر ڕووی لە زیادبوون بوو. لە ڕۆژانی حەجی ماڵاواییە موسڵمانان لە خزمەتیا تێکەڵ بوون، هەر بۆیە پێی دەفەرموون خذوا عنی مناسککم، واتە سروتەکانتان لە منەوە فێر ببن. تەنانەت لە دیدی هاوسەرەکانیشیا زۆر گەورە بوو. ئادەمیزاد دەتوانێت لە بەرچاوی خەڵکیە خۆی جوان نمایش بکە، بەڵام ناتوانێت لە نێو ماڵی خۆیە و لە بەرامبەر هاوسەریا هەمان کار بکات، چونکە زۆر چاکەی ناسن. ئەوە تا خات و خەدیجە ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ پێی دەفەرمێت سوێن بەخوا هەرگیز خوا تۆ تووشی نەهامەتی ناکا، چونکە تۆ پەیوەندی خزمەتیە پارێزیت و ڕێز لە میوانەگریت. خات و عایشە ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ دەربارەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێت ڕەوشتی ئەو زاتە قورئانی بوو، لەوەش زیاتر لە بەرچاوی دوژمنانیشیا هەر گەورە تەماشاکرا. ئەوە تا هەرقەل پاشای ڕۆم کاتێ پرسیاری لە ئەبوو سوفیان کرد کە لەو کاتەیە سەختترین دوژمنی پێغەمبەر بوو صلی الله عليه وسلم. لی پرسی نەژاتی لە ناو تاناچۆنە؟ وتی نەژادی لە ناومانە زۆر بەرزە. وتی ئایا درۆکات؟ وتی نەخێر. وتی فێڵەکات؟ وتی نەخێر. وتی هاوڵانی زیادەکەن یان کەم؟ وتی زیادەکەن. وتی کەس لی هەڵەگەڕێتەوە؟ وتی نەخێر. هەرقل وتی بەچی فەرمانیان پێکا؟ وتی بە نوێژ و ڕاستگۆیی و داوێن پاکی. هەرقل وتی ئەوەی ئەیڵێیت ئەگەر وەها بێت ئەم شوێن پێی منەگرێت. زۆرێک لە نووسەر و لە زانا و لە عاریف و خواناسە قەدیمەکانی میلەتی خۆمان و لە خاوەن قەڵەمە بە بەڕشتە جوانەکان ژیان نامەی پێغەمبەر صلی الله عليه وسلم، مەولود نامەی پێغەمبەر، لە دایکبوونی پێغەمبەری خوایان صلی الله عليه وسلم لە کۆن و نوێنووسیوە و لە کورد و لە هەموو زمانە جیاوازەکانی ئومەتی ئیسلامیە زۆر گرنگی بە لەدایکبوونی پێغەمبەری خوا دراوە صلی الله عليه وسلم. قەسیدە و شیعری زۆر زۆر جوان و نایاب و پڕبەرەکەت نووسراوە لە مەجلیس و کۆڕەکانە بە ملیۆنەها ملیۆن کۆڕی جیاواز لەسەر یادی ڕەسوول الله صلی الله عليه وسلم گیراوە بۆ بە ئەدەبیاتێکی بەرفراوان لە جیهانی ئیسلامیە و زۆر جوان بۆ بەڕاستی و ئێستاش گرنگی تەواوی پێدرێت و سەر لە نوێ تازە بێتەوە. لەبەرەوە لە دایکبوونی حەزرەتی ڕەسوول الله صلی الله عليه وسلم ئەو قۆناغی کە لە دایکە بێت، ئەو قۆناغی کە عەبدولموتەلیب چەند دڵخۆش بۆ بۆی کە کوڕەکەی وەفاتی کردووە، بەڵام کوڕەزایەکی بێت، ئەو گۆڕانکاریانەی کە لە دنیاە ڕووەدا تەنانەت ئەو کۆمەڵێ لە شت و ڕووداوی سیر لە ناو فارسەکانە لە ناو ڕۆمەکانە لە جیهانە شت بینراوە باس کراوە، ئەوەی کە مێژوو بۆمانی گەڕێتەوە شتانێکی زۆر باسەکرێت کە هاتنی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کۆمەڵێ دیاردەی سروشتی گۆڕیوە و ئەشکرێ وابێت، چونکە فەخری کائیناتە، سەروەری هەموو پێغەمبەرانە عليه الصلاة والسلام و هەروەها سەید و گەورەی هەر 5 پێغەمبەرەکەی ئولول عەزمە، خۆشەویستی خوایە و یەکەم مرۆڤە لەسەر ئەرزە کە خوای گەورە ئەوەنە شایستەیی و
مەکانەتی بە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وەکو شخصیەتی خۆی یابێت و نبووەتەکەشی زۆر زۆر گەورەیە. بۆیە زانا گەورەکان باس لە نبووەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نبووەت زۆر زۆر عەزیمە، تەنها کورت نابێتەوە لە شخصێکی مادی کە حەزرەتی محەممەد المستەفای صلی الله عليه وسلم. بۆیە نووسەرێکی ڕۆژاوایی کە کتێبێکە نووسێ یەکەم کەسایەتی لە 100 کەسایەتی جیهانە کە زۆر کاریگەریان لەسەر جیهان هەبووە، حەزرەتی محەممەد المستەفا نووسێ صلی الله عليه وسلم لە کاتێکا کە خۆی مسلمان نەبوو ئەمەی نووسیوە. بەڵام مسلمانەکان و ئەهلی دڵ و ئەوانەی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە ناوەڕۆکێکی زۆر قوڵ ئەناسن ڕازی نابن بەوەی کە تۆ 100 کەسایەتی بخەیتە پاڵ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. بۆیە ئەوانەی زۆر باش نبووەتی حەزرەتی ڕەسوول الله صلی الله عليه وسلم ئەناسن ئەڵێن کەسی یەکەم هەر ئەوە، دووهەم هەر ئەوە، سێهەم و چوارەم و تا سەدەمیش هەر ئەوە، کەس نییە بتوانێت لە ریزی ئەوە ڕابوەستێت. و ئەمەش مبالغە نییە، چونکە پێغەمبەری ئاخر زەمانە ئازیزان دوای ئەو پێغەمبەرێکی تر نایە، واتە جیهان دوای ئەو تەحملی مانەوەی نییە. خۆی گەورە لە ناویە بات با 1000 ساڵ، با 10,000 ساڵ، با 100,000 ساڵی تریش بێت. وخۆی گەورە کردی بە ئەخیر پەیام و نبووەت کە ناردی. معجزەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زۆر زۆرن. سەرتۆپی معجزەکانی قورئانی پیرۆزەکە هەتا ڕۆژی قیامەت بەخشەکانی عەتاءەکانی بەردەوام پەیتا دەرەکەوێت. ئەنا زۆرێک لە معجزاتی تری هەبوو، چونکە قورئان معجزە هەرە گەورەکەی بۆ ئەوانی تری داپۆشیوە کەمتر سەرنجی مسلمانانی بۆچوو. بەڵام لە هەمان کاتا زانا ڕەبانیە گەورەکان لەسەر معجزە زۆر گرنگەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نووسیویانە لە کاتێکا 23 ساڵی پێغەمبەرایەتیە کە دەرکەوتووە لە ناو خەڵکە، هەر هەمووی معجزەی زۆر گەورەی تیابیراوە کە مامۆسا بەدیع الزەمان زانای پایەداری ئومەتی ئیسلامی و گەلی کورد و بەدیعی زەمان بەڕاستی مامۆستا سەعیدی نورسی کتێبێکی نووسیوە بە ناونیشانی معجزاتی ئەحمەدی کە 300 معجزەی مەشهوری پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە لە فرمودەکانە هاتووە کە سەحابە بینیوێتی نووسیویانە. تەنانەت درەخت بەڕەگ و ڕیشاڵەوە، ئەمە فرمودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم، بەڕەگ و ڕیشاڵەوە هاتوۆتە بەردەمی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، سەلامی لێ کردووە، شایەتومانی هێناوە گەڕاوەتەوە بۆ شوێنی خۆی تاوەکۆی کە کەسێکی کافر تا ئەمە مؤەلەفە قولوب بێ بۆ کەسێکی کافر و مسلمان ببێت، تا ئەم دڵی دا بمەزرێ، ینی دار و درەخت لە خزمەتی ئەوایە کە کەسێک ئیمان بێنەوە مسلمانەتی هەڵبژێرێت. بەڕاستی ڕەحمەتە للعالەمین بوو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، وما أرسلناك إلا رحمة للعالمين. أي محمد صلى الله عليه وسلم تۆمان نەناردووە ئیلا بەڕەحمەت نەبێ بۆ هەموو جیهان، نەکرد جیهانی ئینس بۆ جیهانی جن. پێغەمبەر صلی الله عليه وسلم لەو پەڕی مەحنەت و ناڕەحەتیا بوو لە شاری مەکە، بەڵام وەختێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەچێ بۆ تائیف، ئەچێ تاوەکو شوێنێک بدۆزێتە وەکو مەدینە تا مسلمانەکان کۆچ بکەن بۆ ئەوێ تائیف هەڵەبژێرێت، بەڵام لای خۆی گەورە مەدینە هەڵبژێراوی خوایەوە. پێغەمبەر صلی الله عليه وسلم 100 کیلۆمەتر بینی مەکە و تائیف بووە بە دزیەوە بێ ئەوەی قوڕیشەکان بزانن ئەڕوات تاوەکو شوێنێک بۆ مسلمانەکان وەکو مەدینە بدۆزێتەوە، بەڵام لە قەدری خۆی گەورەیان مەدینە هەڵبژێراوی خوایەوە ئەبێ پێغەمبەر و سەحابەکان صلی الله عليه وسلم کۆچ بۆ مەدینە بکەن. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەچێت لە تائیف ئینسانەکان بانگکا بۆ لای خوا، ئینسانەکان وەڵام نادەنەوە، لە ڕێگەیە کە ئەگەڕێنەوە خۆی گەورە جنیەکان هەڵەبژێرێ کە بێن مسلمان بن، کۆمەڵە لە تائیفەی جنەکان دێن و لە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم مسلمانە بن. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆ لای ئینسانەکان ڕۆشتا مسلمان بن، بەڵام عالەمی جنیەت لە ڕێگەیە مسلمانە بێت. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆ لای سەرۆک عەشرەت و دەسەڵاتدارەکانی تائیف ڕۆیشت، بەڵام لای خوا کەسی هەڵبژێراوە کە خاوەنی تەقوایە. خۆی گەورە سەیری جلوبەرگ و مەکانەت و کورسی و پلەپایە حیزبی و سیاسی و دەسەڵاتومانە ناکە، سەیری ئەو کەسە ئەکا چەند ڕاستەکە لەگەڵ خوا، چەندێ مخلیسە، چەندێ تەقوادارە، تەقوادارەکە هەڵەبژێرەکە عەداس خەڵکی نینەوە و ئەشلن کورد بووە
وە گەنجێک بۆ بەندە بووە بەندەیەک بۆ خزمەتی کردووە هاتووە بۆڵێ ترێ بۆ پێغەمبەری خوای هەنێ صلی الله عليه وسلم و کە دایەنێت بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ بسم الله یا بسم الله الرحمن الرحیم کە بسم الله ئەکات ئەو پیاوەش عەداس زۆر دڵی خۆشە بێت و لەوێ موسڵمانە بێت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لێ پرسێت تۆ خەڵکی کوێی ئەڵێ من خەڵکی نینەوامە فەرمێ حەزرەتی یونس کە برای منە پێغەمبەری خوایە خەڵکی شارەکەی ئێوەیە مەبەست لێرە ئەوەیە لە قەدرەکانە زۆر جار شتانێک ڕوو ئەدا کە ڕەنگە بە مەیلی دڵی ئێمە نەبێت تەنانەت لە پرۆگرام و لە مەنهەجی ژیانی ئێمە نەبێ بەڵام ئەوە خێری تایە کە خوا بۆ تەڵەبژێرێ و هیچ شتێک لە دەستی قەدەر دەرناچێت لەبرەوە کاتێک عەڵی تەوەکەلت عەلە الله پشت بەخوا بەستم لە خزمەت خوایە ئابم خوایە من پشت و پەنام هەر تۆی و ئوفەویض ئەمری إلى الله هەرچی ئەمری خۆم هەیە ئەیەمە دەستی تۆ یا ڕەبی تر خەم و خەفەتەکان وەلاوە ئەنێم ئەم پشت بەستنە بەڕاستی قەدەرێکە هێنێتە پێشەوە مەدەد داوای مەدەدی خواییەکەی کاتێک کە خوا مەدەد و پشتگیریتەکە شتانێکە بۆ هێنێتە پێشەوە ئەوە چاکە بۆ تۆ ئەگەر دەکلیلی قەدەرە پێ بدرێت هەر دەکلیلەکە بەعقل و ئیدراک و فەلسەفە و تێگەیشتن و ئایدیای خۆت بیان کەیتەوە ناکاتە ئەوەی کە خوا بۆی هەڵبژاردیویت و هەرە گەڕیتەوە بۆ ئەوە ئەگەر عقلێکی مدریکانە و چارەسەر سازی زۆر وردت پێ بێ هەرە گەڕیتەوە بۆ قەدەری کە خوا بۆی هەڵبژاردووی لەبەرەوە خوای گەورە قەدەرەکانی هەڵەیتیانە خراپەیتیانە هەموو شتێک باشە بۆ ئێمە کە ڕووەدا لە خەیر و لە شەڕ بۆیە سیرەت و ژیانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێویستە ئاوا سەیری بکەین. بارودۆخی جیهان لە سەرەتای لەدایکبوونی حەزرەتی فەخری کائینات حەزرەتی محەممەد المستەفایە صلی الله عليه وسلم هەردوو دەوڵەتی زلهێزی داگیرکاری ڕۆم و فارس دەسەڵاتیان بەسەر زۆربەی جیهانی ئەو سەردەمەیە هەبوو ستەم بڵاو بوو باج و خەراج کۆڵی خەڵکی قورس کردبوو جیاوازی ڕەگەزی لە نێوان خەڵکیا بڵاو بوو بەتایبەت لە نێوان دەوڵەتە داگیرکار و نەتەوە ژێردەستەکاندا چەوسانەوەی نەژادی و ئاینی باوی بوو خەڵکی لە هەژاریەکی بێسنوورە ژیان ڕاستی و داد دیار نەما بوو چینێک لە عیش و نۆش و ئارەزوبازی و ڕابواردنە ژیان و چینێکیش لەو پەڕی هەژاریە ساسانیەکان لە ژێر سایی چینایەتیە دایان ناڵاند سوکاتی بە نرخ و بەها و بوونی ئادەمیزا دەکرا ئەوروپاش لە نێو زەلکاوی نەفامی و نەخێنەواریە ژیا بەهای مرۆیی لە ناویانە ون بوو ڕۆشنبیرانیان لەمەڕ ئەو پرسیارە ڕایان جیاواز بوو کە ئایا ئافرەت ئادەمیزادەیان ئاژەڵ ئایا ڕۆحی شەیتانی لە گیانایەتی یان ڕۆحی مرۆیی ئایا بۆی هەیە میراتی بەرێت یاخود نا وێڵس مێژوو نووسی بەریتانیاڵێت جیهان مێژوویەکی وەک سەدەی شەشی زاینی ڕەشتر و تاریکتری بەخۆیەوە نەدیوە ئەوروپا لەو سەردەمەیە وەک لاشەیەکی زەبەلاحی مردووی بۆ گەن کردوو بوو جیهان بە وێنەی پیاوێکی فلیجی لە کارکەوتوو بوو ئەو کاتەی حەزرەتی محەممەد المستەفا پێغەمبەری موسڵمانان صلی الله عليه وسلم و دەرکەوت ئەمەش بەڵگەیەکی زۆر ئاشکرایە کە سەردەمی هاتنی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەو پەڕی ناهەمواری و نەهامەتی و تند و تیژی هەبوو بەڵام سەیر لەوەیە بوو کە ئەو زاتە توانی لە ماوەی 20 ساڵە لە خاڵی سفرەوە ئومەتێکی خەمخۆری ڕەوشت بەرز بنیاد بنێ دەرسوانەی زۆر ورد هەیە لە ژیانی مناڵی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم کە من حەزەکەم لە مەڵقە ئیشارەت و ئاماژە بە هەندێک لەو دەرسوانانە بکەین یەکێک لەوانە عەبدولمەطەلیبی باپیری پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەستی پێغەمبەری ئەگرت صلی الله عليه وسلم مناڵ بوو بچووک بوو تا تەمەنی 6 ساڵان دەستی ئەگرت و لەگەڵ خۆی برد بۆ لای کەعبە لەوێ دارن نەدووە هەبووە گەورە و سەردارانی قوڕیش کۆبوونەتەوە قسەیان کردووە عەبدولمەطەلیب ئەیویست ئەم کوڕەی لە ناو پیاوە گەورەکانە گەورە ببێت و فێری قسە و توێژی گەورەکان ببێت بۆیە دەستی ئەگرت و لەگەڵ خۆیە ئەیبرد ئەوێ و ئەی فەرموو ئەزانە عەبدولمەطەلیب شتێکی زۆر جوانی وتووە وتوێتی ئەم کوڕەم خاوەنی شەئن و گەورەیەکی تایبەتە بێ لە داهاتووە کە بینیوێتی تەسەڕوفێکی مناڵی 5 ساڵان و 6 ساڵان چەند جوانە چۆن گوێگرێ بۆ گەورەکان چۆن خۆی مەشغوڵ ناکا بە یاری و ئەو یاریانەی کە لەو کاتا باو بووە مناڵێک نەبوو حەزی زۆر لە یاری بێ حەزی لە ناو مەجلیسی ئەو پیاوە گەورانە بووە ئەم مناڵە ذات و شەئنین شەئن و
ئیش و کار و عەقڵ و دیرایەتێکی گەورەی پێدرێت. عەبدولموتەڵیب خۆی هەستی پێ کردووە. کاتێک ئەبێتە 8 ساڵان طبعاً عەبدولموتەڵیب وەفات دەکات. و پێش ئەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێشەوەی لەدایک ببێت لە سکی دایکیا بووە. عەبدوڵای باوکی وەفاتەکان لە مەدینە کاتێک کە سەردانی ماڵی خاڵوان یەکات و واتە خاڵوانی عەبدوڵا لە مەدینە بوون، بەنی نەجار کە هۆزی خاڵوانی ماڵی عەبدوڵا و عەبدولموتەڵیب بوون کە ئەچێتە ئەوێ لەوێ وەفاتەکات و لە مەدینە باوکی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەنێژرێت لە پێناوی سیلەی ڕەحمە. جارێکی تر ئامینەی دایکی بە مناڵی ئەیبا لەگەڵ خۆیان 6 ساڵان بۆ ئازەرم ئەیبا لەگەڵ خۆیان لەگەڵ ئەیمن کە ئافرەتێک بۆ لە خزمەتی ئامینەیە بووە. ئەم سیانە ئەچن بۆ مەدینە سەردانی ماڵی خاڵوانی باوکی عەبدوڵاکەن یاخود سەردانی ماڵی باوکی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم عەبدوڵاکەن لە مەدینە. ئەمتر بۆ سیلەی ڕەحم ئامینە ڕوا، بەڵام کە ئەگەڕێنەوە لە نزیکی مەککەیە ئامینە وەفاتەکە. هیچێک لەو دەرسە زۆر گرنگانە ئەوەیە کێ حەزرەتی ئامینە یاخود ئامینە ئانێژێت. ئەم ئافرەتە کە دایکی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم ئەنێژێت. ئەوەی ئەینێژێ پێغەمبەرێکی مناڵ محەممەدێکی مناڵ لەگەڵ ئەیمنێک کە خزمەتکار بووە یاخود کەنیزەکی ماڵی ئامینە بووە. ئەیمن لەگەڵ پێغەمبەرە لەگەڵ حەزرەتی محەممەدا کە مناڵێک بووە صلی الله عليه وسلم دایکی نێژن. پێگەیاندنی مناڵێک کە جەنازێ ببینێ ئافرەتێک بەڕاستی زۆر قورسە، بەڵام ئەم ئیرادەیە دروستکردنی ئەم ئیرادەیە بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە قەدەرە نووسراوە کە ئەبێ بەم هەموو کۆسپوتەگەرە و ناڕەحەتیانە بڕوات باوکی وەفات بکات دایکی وەفات بکات هەردووکیشیان لە پێناوی سیلەی ڕەحمە. بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم مەدینەی جێ نەهێڵا بگەڕێتەوە بۆ مەکە کاتێ وەفاتی کرد و هەر لە ناو مەدینەیەکانە وەفاتی کرد وەکو چۆن باوکی عەبدوڵڵا لە ناو مەدینەیەکانە وەفاتی کرد و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە شاری مەدینە نێژرا. کەمەش دەرسوانەیەکی زۆر گرنگە ئێمە فێری خۆمان فێرینەوەکانمانی بکەین بە زبری بژین. یعنی ئەو حاڵەتی ئێستا دروست بۆ مناڵ زۆر یعنی ئەڵێ بە نەستە لە گەورە بێ بە نەستە لە گەورە بێت و یعنی زۆر تاڵی و ناخۆشی ژیان نابینێ. بۆیە کە ژنەهێنن زۆربەی محکەمەکانی سی گیرۆدەیە بۆی کە گەنجێکە کوڕێکە لەگەڵ کچێکە کە هاوسەرگیریەکات نەکوڕەکە عەقڵی ئیدارەی ماڵەکەی بەو شێوە هەیە نەکچەکە ماوەیەکی زۆر کرد 3 مانگ 4 مانگ بە یەکەوە بن جیهابنەوە. تەحەممولی کۆسب و ناڕەحەتیەکانی ژیان ناکەن، تەحەممولی قسەی یەک ناکەن، تەبیعەتی یەک ناکەن. چونکە ئەم مناڵەوە فێر بووە سەیری تەلەڤیزیۆنەکەی کردووە، پلەیستێشنەکەی بەدەستەوە بووە، سەیری مۆبایلەکەی کردووە، لە شتانە زیاتری نەبینیوە، ناڕەحەتی نەبینیەوە، مەجلیسی پیاوە گەورەکانی نەبینیەوە وەکو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دارن نەدوەیە بینی. هەر لە 6 ساڵی عەبدولموتەڵیب باپیری پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بردە ئەو مەجلیسانە دایانا. ئەم شتانەی نەبینیوە. ئێمە زۆر جار ژیانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە سەردەمی ڕیسالەت و پەیامەکەیەوە زۆر دیراسەیەکەین. وەرن سەردەمی مناڵی سێکەم زان چۆن پێگەیشتووە کە هەر هەمووی بۆ ئەوە ئەشی ئێمە خۆمانی لەسەر پەروەردە دەکەین چونکە لەژێر ڕیعایەتی خوایە بووە. فإنك بأعيننا خوای گەورە بە چاوێکی تایبەتی بە چاوی قودرەتی تایبەتی خۆی پێغەمبەری پاراستووە صلی الله عليه وسلم ولله المثل الأعلى. بەدەسەڵاتێک کە خۆی هەیەتی بە تایبەتی بە خصوصی حەزرەتی محەممەد صلی الله عليه وسلم پەروەردەکراوە. دایکی لێ سەنرێتەوە، باوکی لێ سەنرێتەوە، باپیری لێ سەنرێتەوە، کەوێتە ماڵی ئەبوو تالیبی مامی لەگەڵ ئەوانە ژیانە باتە سەر. تەسەوڕ بکەن ینی خێزانی ئەبوو تالیبی مامی کە فاتیمەی ناو بووە، پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە خۆشەویستی خێزانی مامی کچەکەی خۆی ناوەنێت فاتیمە. ئەم منە ڕێزی پێغەمبەری گرتووە و ئەوەنە وەکو مناڵێکی خۆی ئەو ماوەی کە لە ماڵی ئەوانە بووە ڕێز و قەدری گرتووە. وەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەم ئامۆژنەی زۆر گەورە بووە لە لای کە دایکی ئیمامی عەلی بووە. بۆیە ئیمامی عەلیشی زۆر خۆشویستووە و هەر بۆیە کچەکەی خۆی کە ناوی فاتیمەیە یاوێتی بە ئیمامی عەلی و هەر بۆیە زۆر نزیک بۆ ئیمامی عەلی لە حەزرەتی ڕەسوول الله صلی الله عليه وسلم لە هەموو ڕوویەکەوە.
لەبەرەوەم دەرسانە زۆر گرنگە کە خاوەنی وەفابین پیاڵسم زۆر وەفادار بووە وەفادار بۆ بەرامبەر حەلیمەت السەعدیە کاتێکە مناڵ بووە عەرەبەکان شتێکی زۆر جوانیان هەبووە مناڵن لە شاری مەکا پەروەردە نەکردەوە خە شاری مەکەی ئەو کاتە ئێستش گەرمە تۆچی بۆ حەج بۆ عەمرە بەڕاستی تەحمل ناکەی دەڕۆژ لە مەکەیە لە مەدینەیەکە زۆر بە ڕووفاهی تۆ ژیانە بیتە بە تیارە ڕۆی بە لەوێ لە ئۆتێلی زۆر باش ئاوی خواردن و ئاو هەموو شتێک وە لەو شوێنانەی کە ئەمێنیتەوە ینی فێنەکەرەوەی زۆر باشی تایە بەڵام ئەو سەردەمە هیچ نەبووەمانە کەچی لەگەڵەوە وتیان ئەمە شارە نابێ مناڵ لە ناو شارە پەروەردە بێت ئەنا نەرم و نۆڵ و یعنی شرمن و داما و فەقی دەرەچێت نردویانە بۆ بادیە بۆ دەشت مناڵن لە شاری مەکانە هێڵاوە بەڵام چونکە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بێ باوک بووە کەس پێغەمبەری نەبردووە صلی الله علیه و سلم کەس نانویستووە حەلیمەت السەعدیە لەگەڵ مێردەکەیەکەیان بۆ مەکە مناڵی لێ نەماوە بەس ئەم ماوە ئەم وەرەگرن کە ئەی بنەوە هەز بە بەرەکەتەکەن پیانسڵم بەرەکەتی زۆر گەوری لەگەڵا بووە ساڵحەکان و پیاوچاکان بەرەکەتی زۆر گەوریان لەگەڵایە چکەمە سنەت و ڕەویەی قەدەری ئیلاهیە بۆ عەبدە ساڵحەکانی خۆی لە پێغەمبەرانەوە کە بەرسرینیانە تاوەکو وەلی و دۆست و خۆشەویستەکانی خوا بەرەکەت نابڕێ لەم سەر ئەرزا لەبەرەوە هەستیان بە بەرەکەت کردووە کە ئەو حەیوانیان کە یا ئەو وشترەی کە زۆر لاواز و داماوە بۆ زۆر بەسەریعی گەڕاوەتەوە پێشی ئەو کاروانەی یاوەتەوە کە هاتوون مناڵیان بردەوە بۆ باتیە و هەروەها حەیوانەکانیان شیریان هەر نەبووە پڕ بووە لە شیر بەرەکەتێکی زۆر گەورە ڕووی لەم ماڵە کردووە خۆیان هەستیان پێکردوێنە بەرەکەتی ئەم مناڵەوەی کە هێناوانە ناوی محەممەدە لەبەرەوە زۆر لایەن ئەمێنێتەوە جارتری بێنەوە مەکەوەی گەڕنەوە هەمتر پێغەمبەر صلی الله علیه و سلم لەناو ئەم تیرەی بەنی سەعدا فێری چی بووە فێری کۆمەڵی ڕاضە بوو فێری ڕاکردن ینی ئێستا وەرزشێکی تایبەتە فێری مەلەکردن بووە فێری تیر ئەندازی بووە و فێری زبری و جۆری ژیان بووە فێری کۆمەڵی وەرزشی تایبەت بووە لەو شوێنەیە فێری زمانێکی جوانی عەرەبی بووە ویستویان عەرەبەکان بە تایبەتی کە مناڵە نردووە یەکێک لە تایبەتمەندی زۆر گرنگەکان کە پێویستیان پێ بۆ ئەوە بۆ کە فێری زمانێکی زۆر باشی عەرەبی بێت فێری زمانی عەرەبی و باشی بووە ئایا ئێمە مناڵەکانمان فێری مەلە و فێری سوارچاکی و تەنانەت سوارچاکیش لەوێ فێر بووە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بەو مناڵیە فێری سوارچاکیش بووە ئایا هەوڵەین فێری زمانی کوردی باش بێت ئیسە مناڵەکان گوێ لە قسەیان بگرە لە ڕێزمانی کوردیە زۆر هەڵاکەن ئایا فێری دەستەواژەکانی لادەکانمانە بن هەرچەند لادەکانیشمان دەستەواژە کۆنەکانی خۆیان بیرچۆتەوە بەداخەوە زمانی کوردی و هەموو زمانەکانی جیهان لەژێر ئەم شاڵاوە گەورەی بە جیهانیکردن و بە گوندکردنی هەموو دنیای یەکێک لە مەترسیەکانەوەیە کە زمان و کللتور و شتە جوانەکان وردە کەمەکاو نامێنێت ئەو زمانەی کە دروست بووە زمانی تەکنۆلۆژیا و زمانی سۆشیال میدیا و ئەو زمانەی کە عام قسەی پێکات ناشێ بۆ ئەوەی مناڵی لەسەر پەروەردە بکرێت کەواتە یەکێک لەو شتە باشانی ئێمە لە مانگی لەدایکبوونی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم گرنگی پێبین گەڕانەوەی بۆ زمانی کوردی ڕەسەنی خۆمان مناڵەکانمان فێر بکەین فێری زمانی عەرەبیان بکەین فێری زمانە جیاوازەکانیان بکەین تا جیای بکەنەوە لە زمانە کوردیەکە فێری ئەویان بکەین شانازی بە ڕەسەنایەتی و میلەت و نەتەوایەتی خۆیان بکەن میلەتی خۆیان زۆر بەلاوە گرنگ بێت کە لە پور و کولتوری خۆیان زۆر بەلاوە مهم بێت زۆر گرنگ بێ بەلایەنەوە کاغەزێک بتڵە ئاوێک لەسەر جادەیەک ئافڕەنێن چکە و خاکە خاکی منە کوردستانی منە و نیشتیمانی منە نابێ پیسی بکەم ئەبێ ئاوا لە سیرەتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم حاڵی بی و ئاوا ژیان نامەی پێغەمبەر صلی الله علیه و سلم بنەوەکانمان بڵین و ئێمە لەم سەرەتای مانگی مەولۆژ و هەروەها لەم سەرەتایی دەستپێکردنەوەی قوتابخانە و خوێندنەیە کە مناڵ ئێستا وردە ورداشنەوە قوتابخانەکان با ئێمە ژیاننامەی پێغەمبەر صلی الله علیه و سلم بکەین بە دەستپێکی پەروەردەکردنی مناڵەکانمان لەسەر نیشتمان پەروەری لەسەر دڵسۆزی بۆ نیشتیمان لەسەر وەلا و پەیوەندیان لەگەڵ نیشتیمان و گەلی کوردستانمان ئینشاء الله ئاویش بەو ڕۆحە ئیمانی کە هەمانە بەو ڕۆحەی کە لە سیرەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم دەریەهێنین ئەزانن پێغەمبەر صلی الله علیه و سلم
هەر لە مناڵیە کاتێککە مناڵ بووە شتانێکی زۆر گرنگ فێر بووە هێشتا مناڵە بیرەکاتەوە لەوەی کە ئیشێک بکات شوانی کردو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەو کاتە هەرەوە هەبوو لە مەکەیە یا شوانی بۆ یا تیجارەت بۆ ڕۆشتون بۆ شام دێ خۆ ئەم مناڵ بۆ بە عەمەلی تیجارەت نایە دوایە گەورە بێت تیجارەتەکە بەڵام شوانەکەی کردووە کەواتە با مناڵ فێری مهنت ببێت چەند خۆشە لە یابان ئێستاڵن مناڵ فێری شیردۆشین و مانگادۆشین و هەموو ئیشێکی منزلی لە مەکتەبەکان ئاکرێت فێری ئیش و کارەکرێت فێری ئەوە کرێت کە مەکتەبەکان لە وڵاتەیە خزمەتگوزاری تیان نیە کارگوزاری تیان نیە ئەبێ مناڵەکان مامۆساکان خۆیانەوە ئیشە بکەن تا فێر ببن تەمەڵ و تەوەزەل نەبن تا فێر ببن خزمەتگوزار بن چکە و کاتە فێرە بێ کە گەورەشە بێ ئەگەر بیش بێ بە وەزیرێ بە دەسەڵاتدارێک ئەزانێ خزمەت بکات بەس لە ئێستاوە فێرە نەکردێ فێر نابێت. ناوی محەممەد صلى الله عليه وسلم کاتێک پێغەمبەر صلى الله عليه وسلم لەدایک بوو با پیری ناوی نا محەممەد صلى الله عليه وسلم هۆکارەکەیان لێپرسی وتی حەزەکەم لەلایەن خەڵکی سەرزەوی و ئاسمانی شەوە سوپاسکراو بێت. یەکێک لە ناوەکانی صلى الله عليه وسلم ئەحمەدە واتە لە هەموو کەس زیاتر سوپاسەکرێت. لە بەرەمەیە صلى الله عليه وسلم دەفەرمێ لە ڕۆژی قیامەتە ئاڵای حەمد بەدەستی خۆمەوە ئەبێت. هەر خۆیشی صلى الله عليه وسلم لە ژێر عەرشی پەروەردگارە کڕن و شەبات و بە جۆرێ سوپاسی خواکە کەس لەوە و پێشنەی کردبێت. هەموو ئەمانە لەبەرەوەیە کۆتا پێغەمبەرە کۆتا سەروەرە کۆتا خەمخۆرە چونکە سوپاسگوزاری پەیوەندیەکی دەرونی پتەوی هەیە بەڕاپەڕین و هەڵسانەوەوە لەبەرەوەی سوپاسگوزار هەمیشە هێورە و دڵنیایە و بە متمانەیە. چەند مانگێک دوای هاوسەرگیری عەبدوڵڵا و ئامینە عەبدوڵڵا بە مەبەستی بازرگانی بەرەو شام کەوتەڕێ. لەو ڕۆژانەیە خاتو ئامینە بە سەرداری بوونەوەر صلی الله عليه وسلم دووگیان بوو. لە کاتی گەڕانەوەیە لە مەدینە سەردانی ماڵە خاڵوانی کرد. ئەو بوو لەوێ نەخۆش کەوت. هەر لەوێ ئازار و نەخۆشیەکەی زیادی کرد و بەو هۆیەوە گیانی لەدەستدا و هەر لە مەدینە ئەسپەردەکرا. دیارە بەرزترین حاڵەتی هەتیوی ئەوەیە باوک بمرێت و کوڕەکەی لەسکی دایکیا بێت. بۆیە ئامێزی باوکی بەخۆیەوە نەدی و لە سۆز و خۆشەویستی باوکی بێبەش بوو. وشەی باوکە بەسەر زمانی حەزرەتی ڕەسوول اللهە نەهات صلی الله عليه وسلم. لەگەڵەوەشە سۆزی خۆی ئەدا بە هەموو گەنج و لاوێک و بە هاوڵانیەوت من وەک باوکتان وام. باشترین بەڵگەی ڕاستی ئەوەی وتمان ئەو پێشوازیە بوو کە لە زەیدی کوڕی حارسەی کرد کاتێ لە سەفەر گەڕایەوە. لەو کاتەیە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە ماڵەکەی خۆیان بوو. پۆشاکی ماڵەوەی لەبەرا بوو. کاتێک زەید لە دەرگایدا زۆر بە خێرایی هاتە دەر بێ ئەوەی خۆی کۆبکاتەوە ئامێزی بۆ کردەوە و نێوچەوانی ماچ کرد. کاتێک هەندێک لە کچۆڵەی پشتیوانان واتە ئەنسارەکانی مەدینە هاتن و کەوتنە گۆرانی وتیان ئێمە کچانی بەنی نەجارین خۆزگە بە دراوسێکانت ئەی محەممەد صلی الله عليه وسلم. پێغەمبەر صلی الله عليه وسلم لێی پرسین منتان خۆشەوێت؟ وتیان بەڵێ. ئەویش سەریانیە خستە نێوان هەردوو شانی و ئەی فەرموو خوازانێ بەدڵ ئێوەم خۆشەوێت. هەروکو چۆن لە سەرەتایە بە گوڵێکی زۆر جوان و بۆن خۆش دەسمان پێکرد کە ئاەتە پیرۆزەکەی قورئان بوو ثم لآتينهم من بين أيديهم ومن خلفهم وعن أيمانهم وعن شمائلهم ولا تجد أكثرهم شاكرين کۆتاییەکەشی ئەکەینە میسکیم بەرنامەیە کە بەشی دووهەمیم ئاەتە باسەکەین ولا تجد أكثرهم شاكرين. شەیطان بۆیە زەفەرمان پێبا لە پێشەوە لە دواوە لە بلاولاوە چکە ئێمە ئەهلی فەوقی و تەحتینین زۆر لەگەڵ سوشتەکان و لەگەڵ خوای گەورەیە ڕێک نەبووینەتەوە. ڕێک ببینەوە شەیطان وەسوەسە دەبێ هیچ چیتری دەسەڵات نیە و زەفەر بە ئێمە نابات ئینشاء الله. کەواتە بە هەروکو چۆن ئێمە لە هەموو مانگەکانی ترا گوڵزاری فەرموودەمان هەیە و پرۆژەی لەبەرکردنی قورئان پرۆژەی لەبەرکردنی چەند فەرموودەیەک پرۆژەی خێری زۆر جوانمان هەیە بام پرۆژەشمان لەم مانگی لەدایکبوونی پێغەمبەر صلی الله عليه وسلم مانگی ڕەبیع الئەوەلا هەبێت
و لەم بەرنامەوە بە ئێوەی ئازوو خۆشەویستی ڕابگەێنین چەندێ بۆتان کرا ئەم پرۆژەیە جێبەجێ بکەن ئازانم تا شەیطان ئەو تەمەنایی نێتە دی وەلا تەجید و ئەکثەرەهم شاکرین ئەگەر زۆر شکرانە بژێری خوانە بین زۆر حەمدی خوامان نەبێ زۆر تەسبیحاتی خوامان نەبێ زۆر لە دڵەوە ڕازی نەبین بەوەی کە خوایاویتی پێمان لە هەموو بوارەکانی ژیانە شەیطان لە هەر چوار لاوە زەفەرمان پێبات و تووشی گوناه و تاوان و لە خشتە بردننی گەورەشمانەکات. با شاکر بین ولا تجد ئەکثەرەهم شاکرین ئێماڵین نەخێر ئێمە بینە شاکر و شکرانە بژێری خوای گەورەی ئینشاءالله. پرۆژەکەمان ئازانم بەو جۆرێکە ئێوەی ئازوو خۆشەویست ئەگەرەتوانن لەم مانگە مبارەکەیە لەم مانگە پیرۆزەیە ڕۆژی جوزئێ لە قورئانی پیرۆز بخوێنن. ئەگەر ناتوانی قورئان بخوێنی واتە نایزانی ژمارەیەک دیاری بکە 40 جار 50 جار ڕۆژانە سورەتی فاتحە بخوێنە، سورەتی ئیخلاص بخوێنە، سورەتی قل هو الله أحد الله الصمد لم يلد ولم يولد ولم يكن له كفوا أحد. دووهەم ئەگەر توانی ڕۆژانە 1000 سڵاوات لە دیداری حەزرەتی ڕەسوڵ الله بدە صلی الله عليه وسلم. اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم. بە هەر جۆرێک بە هەر سیغەیەکی سڵاوات بێت باشە. بۆ یەڵین 1000 چکە هەندێ موسڵمان هەیە هیمەتی زۆر گەورەیە ئەتوانێت زۆر زیاتر لە 1000 سڵاواتیش بات کە هەموو دوعا و پێداویستیەکانی ژیانە لە ناو سڵاواتە خوای گەورە بۆ جێبەجێکە ئەوەلەوکان داواکارەکانیشە نەڵیت فلان و فلان و فلانم بۆ بکە یا ڕەبی هەر سڵاوات و فەرمودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە سەحابەیە هات فەرمووی من بەشێک لە ڕۆژانە مەکەم بە سڵاوات پێ فەرمی زیاتر بکەی باشترەوە دوعاکانم چی فەرمووی هەووی بکەی بە سڵاوات هەرچی پێویستیەکانی ژیانت هەیە دابی نەبێ. سڵاوات دەرگایەکی زۆر گەورەیە. پێغەمبەر صلی الله عليه وسلم بێتە مرشیدت ئیمامت ڕێپیشاندەرت لەبەرەوە سڵاوات زۆر گەورەیە و بەردەوام پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕەبتی لەگەڵ تۆ بێ ڕۆحیەن چونکە وەڵامی تۆ ئەداتەوە وەڵامی سڵاواتەکان تێاتەوە کەواتە لە 100 جارەوە 200 جارەوە 300 جار تا 1000 جار تا زیاتر چنێ بۆتان کرا ڕۆژانە سڵاوات فرامۆش مەکەن. ئەو تەسبیحاتە زۆر جوانە کە ئاهلی بەهەشت خۆزگە ئەخوازن بێنەوە دنیا و تەسبیحاتە ئەنجام بن. سبحان الله والحمد لله ولا إله إلا الله والله أكبر. ئەگەر ئەوەش زیاد بکەی ولا حول ولا قوة إلا بالله العلي العظيم أستغفر الله لەگەڵا بێ هەر 6 تەسبیحاتەکە ڕۆژی 100 جار ئەمە جێبەجێ بکە. چەند جوانە لەگەڵ چەند جارێکی و تەسبیحاتانە بڵێ عدد خەلقیکە ورضاء نفسیکە وزینەتە عەرشیکە و میدادە کەلیماتی خوایە بە پێی بە ئەندازەی مەخلوقات و دروستکراوەکانی تۆ. سبحان الله استغفر الله لا إله إلا الله اللهم صل على سيدنا محمد وعلى آل محمد. خۆ یەک جارمان بۆ بنووسرێت بەسمانە و ئەیش نووسرێت خوا دەوڵەمەنە و ئاس مەکەن چۆن ئەمە ئەکرێت لە قیامەت ئایبینن زۆر گەورەیە. کەواتە تەسبیحات سڵاوات جزئێ قورئان بکەنە پیشەی ڕۆژانەتان نەکرد بۆ مانگە کاتی تریش جێبەجێ بکەن کەی توانیتان کەی مەجالتان هەبوو مەجالیش زۆرە. مەجالێک لەو بەرنامانەی کە خەیری خەریکی سەیری فەیسبووکی کە 2 ساعت 3 ساعت خەریکیت ساعتونی کێڵگرە بۆ ئەم پرۆژەیە 1 ساعتی بەسە هەمووی تەواوەکەی بەڕاستی و هەروەها سەردانی گۆڕستان و یادی مردن زۆر گرنگە. یادی مردن ئازیزانم کە ئێمە کۆتاییمان پێێت و سەردانی گۆڕستان سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم. السلام عليكم أهل دار قوم مؤمنين وإنا إن شاء الله بكم لاحقون نسأل الله لنا ولكم العافية. ئەم توێژە لەگەڵ ئەهلی گۆڕستانە جواب تێنەوە سەلامی جوابی سەلامی تۆ دەنەوە خێری تۆ ئەگا بۆوان دڵیان خۆشە بێت مەقامیان پێبەرزە بێت جێگۆڕکیان بۆ دروسە بێت بەهۆی ئەو سەلام و ئەو دوعا و ئەو شتانی کە تۆ بۆ ئەو ئەهلی و گۆڕستانەکەی. کەواتە فەرامۆشی مەکەن سنەتێکی گەورەیە سەردانی گۆڕستان نوێژی مردوو چون لەگەڵ جەنازەیە بۆ سەر قەبران ئەمانە زۆر گەورەیە و هەروەها سەردانی کردنی گۆڕستانی بە پێی شەرعی و شتێکی شەرعی بێت شتێکی زۆر باشە سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم. یارمەتیدانی فەقیر و هەژاران دوعاکردنی زۆر زیکری زۆر و کۆمەکیکردنی خەڵکو و شتانێکی تریش کە لەم مانگەیە بتوانی ئەنجامی بێ بە تایبەتی ژیانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دیراسە بکەی یا گوێی لێ بگری یاخود گرنگی زیاتری پێبەی سنەتەکانی پێغەمبەر جێبەجێ بکەی. زان سنەتێکە ئێمە زۆر فرامۆشمان کردەوە لەم مانگا جێبەجێ بکەین بیکەینە پرۆژەیە مانگەمان. ئەزانن
بدعتێکی خراپێکی لە بێدعاتە خراپەکان چکە بێدعی چاکی شەیە کە کۆکردنەوەی قورئان بووە و ئیمامە گەورەکانی وەکو ئیمامی شافعی تەصنیفی بێدعی کردووە کە بێدعا یعنی چی. یەکێک لە بێدعاتە خراپەکان بریتیە لەوەی کە زۆر کەسەر گوێی نایەتی ئەم بدعایە. لە زمانی پێغەمبەر صلی الله علیه و سەلەم سەردەمی سەحابەیان نان خواردنی زۆر نەبووە. یعنی باو نەبوو خەڵک ئەوەنە زۆر خۆری بکات هەردایمە سەر کاتە خواردن. یەکێ لەو بێدعاتە خراپانە ئەوە بووە دوای زمانی پێغەمبەر سەحابەکان باسێکە نەفەرمێن ئەفەرمون کە یەکێک لە بێدعاتە خراپەکان کە توشمان بوو داهێنراوە خراپەکان توشمان بووە بوو کە سەرمان کردنە خواردنی زۆر خەڵک سەری کردە خواردنی زۆر شەهواتی زۆرتر نوێژ و عیبادەت و تاعاتیان بیر چوویە بۆیە مەدارسی حەسەنی بەسری لە تابعینا و مەدرسەکانی تەسکیە و تەسەوف دروسە بێت چونکە ئالێرا خەڵک دنیاخۆری و دنیاویستێکی زۆری کردووە بۆیە با ئێمە هەوڵ بین هەمتر بۆ جەستەمان بۆ لاشەمان بۆ قورسیمان بۆ لابردنی چەوری و ورگ و پێست و ئەمانەمان با خواردنەکان کەم بکەینەوە کە خواردن کەم کردەوە خەویشی خەواڵۆییشی کەمە بێتەوە عیبادەتێ باشتر بۆ ئەکرێت قسەکردنێک کە پێویست نەبێ ئەنجامی نەدەین لایکردنێک کە بزانین گوناهمانەگا شێرکردنێک نەیکەین ئاگاتان لێبێ چکە جاری وایە ئەگەر لە خۆت نیە لە ڕۆژێکە 50 بوختانەکەی هەر لە ڕێەوە کە شێریە ماکەی دەستخۆشی لەواکەیت کۆمنتی ئاوا نووسی ئەمانە هەمووی ئەو شتانن با ئێمە لەم مانگای خۆمان تەدریب لەگەڵ خۆمان بکەین خۆمان لێسەر ڕابێنین خۆمان پەروەردە بکەین لەم مەدرسە و قوتابخانانەی تەسکیە و پێگەیاندنی خۆمانە ئینشاءالله. هیوادارم ئازانم ئەڵقەیەم جارەمان سەرەتایەکی باش بێ بۆ ئەوەی کە ژیاننامەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم و دەرسوانەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم بە باشی فێر ببین. تا بێگەشتنەوەی تر بەخوای گەورەتان دەسپێرم. سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين والسلام عليكم ورحمة الله وبركاته. خواتان لقل أهزا.